وادەی بەڕێکەوتنی سەرۆکوەزیرانی عێراق بەرەو واشنتۆن نزیک بووەتەوە. گرنگترین بابەت کە چاوەڕوان دەکرێت زەیدی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا تاوتوێی بکات بریتیە لە چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق. ئەوە کراوە بە مەرجی پاڵپشتیکردنی حکوومەت، بەڵام تا ئێستا جگە لە سەرایە سەلام گروپەکانی دیکە تەنها بەزارەکی ئامادەیی خۆیان بۆ چەکدانان پیشان داوە. فشاری حکوومەتی عێراقی و بە تایبەتی زەیدی وای کردووە ناچاریان بکە چەک داماڵێنن، چکم بە حەقەت ئەگەر چەک داماڵێنن هەم زەرمەندی ئەسکەری دەبن، هەم زەرمەندی ئابووری دەبن، هەم مقاومەتیان زەعیف دەبێ بەرامبەر حکوومەتی عێراق. بەشێک لە گروپە هاوپەیمانەکانی ئێران مەرجی چەکدانانیان گرێداوە بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا تا 30 ئەیلولی ئەم ساڵ ئەو بیانوێشیان بەدەستەوە نامێنێ، چونکە بڕیارە ئەو بەروارە دواوا دەبێت بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە تەواوی عێراق. بۆ ڕادەستکردنی چەکەکانیان حکوومەتیش هەمان بەرواری وەک دوامۆڵەت داوە بە گروپە هاوپەیمانەکانی ئێران. زەیدی تا ئێستا لە چوارچێوێکی تەکتیکیایە هەندێک گروپ لەوانە کە مقتەدا سەدر و هەندێک گروپی تر بە ناوە چەکیان داناوە. من دەتوانم بیشبهێنم بەو چەکدانانەی کە پەکەکە بە شێوەیەکی سمبولیک کردی. تا ئێستش ئەو گروپانە کە بریتیە لە گروپەکانی حزب الله و سەید الشوهەدا ڕژدن لەسەرەوەی کە ئەمێننەوە بەرداوام بن تا یەک سەربازی ئەمریکی لە عێراقا هەبێ. مەبەست لە چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران بریتیە لە ڕادەستکردنی درۆن و موشەکی بالیستی کە لە شەڕی 12 ڕۆژە و دواتر لە شەڕی 40 ڕۆژەی دژ بە ئێران لە عێراقەوە بە موشک و درۆن وڵاتانی ناوچەکەیان دەکردە ئامانج. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.